بە فەرمانی ڕاستەوخۆی بافڵ تاڵەبانی میدیاکان چیتر بۆیان نییە لەسەر ڕووداوەکەی لالەزار کار بکەن و ئەمڕۆ ڕێگری لە چەندین میدیا کراوە بۆ کەپکردنی دەنگی ئازاد و شاردنەوەی ڕاستیەکانی هێرشەکەی سەر لالەزار. هێزەکانی یەکێتی لە سلێمانی چاودێریەکی چڕی میدیاکان دەکەن و هۆشداریان بە چەندین ڕۆژنامەنووس داوە کە نابێت چیتر کار لەسەر ڕووداوەکانی لالەزار بکەن و تەواوی ئەو ڤیدیۆ لێدوان و لایڤانەشیان پێسڕێونەتەوە کە ئەنجامیان داوە. هێزەکانی یەکێتی دوای 3 ڕۆژ لە ڕووداوەکانی لالەزار دانوێ ڕێگری تەواو لە گواستنەوەی زانیاریەکان بکەن و یەکێک لە دەرەنجامە مەترسیدارەکانی ئەم ڕێگریانە شاردنەوەی چارەنووسی دەیان چەکداری هێزی دووپشکە کە تاوەکو ئێستا هیچ زانیاریەکیان لەبارەوە نییە. بە سنووردارکردنی کاری میدیاکان یەکێتی دەوێت پرسیارەکان لەبارەی ژمارەی کوژراوان و چارەنووسی ونبووەکان کپ بکات و ڕێگە نەدات ڕای گشتی و کەسوکاری قوربانیەکان لە ڕاستیەکان ئاگادار بن. ئەمەش پێشێلکاریەکی ئاشکرای مافەکانی مرۆڤە. ئەم هەنگاوەی یەکێتی تەنها پەیوەست نییە بە ڕووداوی لالەزارەوە بەڵکو پەیامێکی ڕوونی ترس و تۆقاندنە بۆ تەواوی میدیای ئازاد لە سنووری دەسەڵاتیاندا. یەکێتی بەم کارە دەیسەلمێنێت کە هەر دەنگ و میدیایەک هەوڵی ئاشکراکردنی ڕاستیەکان بدات لە ڕێگەی هێزەکانیەوە ڕوبەڕووی فشار و لێپێچینەوەی تون دەبێتەوە. ئەم بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕینەش بەشێکە لە سیاسەتی نوێی حزبەکەی کە هیچ حسابێک بۆ خەڵک و یاسا ناکات.